کتێبی دیداری تەمەن یەکێک لە کتێبە هەرە جوان و دیارەکان لە نێو کتێبخانەی کوردی کە بێگومان باس لە ژیانی تایبەت و سیاسی هەواڵی کۆچکرد و مام جەلال ئەکات. بێگومان ئەم کتێبە لە زاری هەواڵی بەڕێز مام جەلالەوە خۆیەوە بێگومان وتراوە و لە دوای ڕێکۆردکردن جارێکی تر لایەن زۆر بەڕێز سەلاح ڕەشیدەوە جارێکی تر کتێبەکان نووسرایەوە و کتێبەکە لە ماوەی ڕابردووە لە دوای چەندین چاپیەک لە دوای یەک بێگومان بڵاوکرایەوە. دیارە کتێبەکە بازاراوەی سۆرانی نووسرا و خوێنەرێکی زۆر باشی لە خۆی کۆکردەوە و پرفرۆشین بوو لە ماوەی چەندین ساڵا بۆ ئێمەوەی کرد کە ئەم کتێبە لە مەراسیمێکی دیار و تایبەتە وەربگێڕێتە سەر زاراوەی کرمانجی و بێگومان لە ئێستاژا پێشوازێکی زۆر باشی لێکراوە. لە پاش بڵاوکردنەوە بە چاپگەیاندنی یەکێک لە کتێبە ئەدەبیەکانی سەرۆک مام جەلال بە زمانی سۆرانی بەناونیشانی دیداری تەمەن لە ئێستادا بە سەرپەرشتی و لەسەر ئەرکی مەڵبەندی دیراساتی یەکێتی توانرا ئەو کتێبە لە شاری دهۆک بە شێوەزاری بادینی بڵاو بکرێتەوە. وەگاشکرایە کاری وەرگێڕانی کتێبەکە بۆ سەر شێوەزاری بادینی لەلایەن ئامر دۆستکیەوە ئەنجام درراوە و کاری ئامادەکردنیشی لەلایەن سەلاح ڕەشیدەوە بۆ کراوە. کتێبەکە باس لە چیرۆکی ژیانی سەرۆک مام جەلال ئەکات لە سەردەمی لاوێتیەوە بەرەو کۆشکی کۆماری.